مامۆستانی ناڕازی و هەروە فەرمانبەران لە هەرێمی کوردستاندا سەبارەت بەو مافەی کە لە ڕووی سوتەمەنی و کۆمەڵێک مافی دیکە کە دەدرێت بە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەوان تانەیەکیان هەبووە، تانەکەیان گەیاندوتە دادگای فیدراڵی لە وەکو تیمێک وەکو بە شێوەیەکی گشتگیر ئەوان توانیویانە ئەم بابەتە ئەنجام بدەن. دیارە لەسەر وردەکاری هەوڵەکانی ئەمان و چۆن دەتوانن داکۆکی لە مافە و داواکانیان بەگشتی چیە لەگەڵ بەڕێز مامۆستا نەجمەدین محەممەد کابڕێزیان و کۆمەسایەکی ناڕازی کە یەکێکیش بوون لەو کەسانی یاخود لەو تیمەی کە تانە و تاعانەکەیان گەیاندوتە دادگای فیدراڵی لێرە ئامادەی هەیە گفتوگوی ئەم بابەتە لەگەڵەوە دادەکە. مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەر لە هەموو شتێ داوای مامۆستایی ناڕازی چی بووە کە براوەتە دەرەوەی هەرێمی کوردستان و ئاڕاستەی دادگای فیدراڵی کراوە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە ببوورە بۆ ڕاستکردنەوەیەکەوەی کە فەرموود مامۆستایانی ناڕازی دەستەی داکۆکی کار لە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەس لە توێژی مامۆستایان و فەرمانبەرانیش ناگرێتەوە. ئێمە خەمەکەمان خەمی میلەتێکە نەک شەریحەیەک، بەڵێ باز ناوەکەمان وایە دەستەی داکۆکی کار لە مامۆستایان و فەرمانبەران. باشە، داواکەتان چی بوو؟ داواکەمان ئەوە بوو کە ئێستا لە دادگای فیدرالی لە 3 مانگ پێشەوە بڕیار دراوە کە سوتەمەنی نەڕوات و یا لە ڕێگەی سوێمەوە بڕوا ئەو خۆماڵیکردنەی کە نەوت با بڵێن هەرێمی کوردستان خۆماڵی کرد دی خۆمان سەر بەخۆی فرۆشین قڕی کرد بەسەر میلەتە کە ئیتر لە هینی ئەو خۆماڵیکردنەوە دەرچوو بە ڕێکاری یاسایی لەگەڵ چەند کەسێکی زۆر شارەزا لەو بوارەدا گفتوگۆمان کردووە. گەیشتی ناوەی کە زانیمان کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەمان شێوەی هاوڵاتیانی تری عێراق لە بەسڕەوە تا شارەکانی تریش هەمان مافی هەیە. بە ئەمە کە باسی موچەی لێ نەکەین و پاشەکەوت و تەرفیعات و ئەمانە باسی سوتەمەنی لێ بکەین کە بەشێکی گیانی هاوڵاتیان بە سوتەمەنیەوە وابەستەیە. بۆچی لە عێراقا بنزین بە 450 دینار بێ لیتری، نەوت بە 150 دینار بێ، گاز بە 400 دینار بێ، براین کۆت و نەوتی ڕەش بۆ کارگەکان فراهەم بێ، ئێمە ژۆک و هاوڵاتیەکی عێراقیە بێ هەمان مافمان هەبێ. پارساڵ خۆمان ئەزانین کە زۆربەی خێزان هەژارەکان بخۆشمانەوە، یعنی ئەوە نیە ئێمە لە چینێکی بەرەسەر بین گیرۆدە ببووین بە کڕینی نەوتی سپی بۆ ماڵان. بەرمیلە نەوت کە 216 لیترە گەیشتە 250,000 و بەرەو ژوور، 250,000 و بەرەو ژوور بۆ بەرمیلێنەوت بۆ لەسا هەفتای خێزانی کورد این فراهم نابێ. اینجا 3 بەرمیل 4 بەرمیلی پێویستە ساڵانە. بۆچی وەکو بە شارەکانی تری عێراق کە بە یاساییە ئەبێ لیتری بە 150 دینار بێ، بەرمیلێکی 216 لیتری بە 32,400 دینار بێ بچێتە ماڵەوە. اینجا داواکاری یاساییەکە ئێمە ئەوەیە کە جێبەجێ بکرێت لە بە هەمان شێوە نەوتوشت لەوێەوە نێت بنزین لێرە نێت بۆ ئێرە و لێرە و کۆمەڵی بازرگانی نەفس نەزم و هەرپەرست و گێفانپەرست ئاوا بنزین گران بکەن، نەوت گران بکەن، گاز گران بکەن بە شێوەی یاسایی لە دەستوری عێراقا چۆن پیادەکراوە چۆن هەیە بە هەمان شێوە دەستوری حکوومەتی ناوەندی کە شکاتەکەمان ئێمە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران محەممەد شیع سوودانی و وەزیری نەوتی عێراقە حەیان عەبدولغەنی لەبەر ئەوە کە ئەوان خاوەنی بڕیار دەرن با بڵین بە هینەکەی خۆمان کە ئەوان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی یعنی سەرۆک وەزیرانی هەموو تاکێکی عێراقە کە ئێمەش عێراقین ئەبێ بەرپرسیارەتەکەمان خستۆتە سەرشانی ئەو ئەبێ خۆشی ڕقابەی بک بۆ هەموو ماڵێک بە 150 دینار نەوت بڕات. بەڵام ئێوە پێشتر بەر لەوەیەم تانەیەتان هەبێت داواتان لە سەرۆک وەزیرانی عێراق کردبوو پرسێکی لەم جۆرە؟ بەڵێ، بەڵام چونکە بەدەمەوە نەهات، ینی با بڵین کارێکی تری هەبوو بێ مەشغوڵ بێ چی نابێ بەلایە بخرێم داواکاری هاوڵاتیانی عێراق، ئەبێ بەدەم داواکارێکەوە بێ و چونکە مادەی دەسووری و جێبەجێ بکرێت. چێن ئەو کەسانی کە بەشدار بوون لە گەیاندنی تانەیەکی وا بە دادگای فیدراڵی تەنها مامۆستایانن؟ نەخێر، مامۆستایانین، فەرمانبەرین، ئەکادیمیان، ڕاگری زانکۆی تایە، دکتۆری تایە، چەند دکتۆرێکی تری زانکۆکانی کوردستانی تایە و ڕۆژنامەنووسی نێودەوڵەتی تایە کە مۆڵەت پێدراوە لە هەمووین
ینی کۆمەڵە کەسانێکین کە ئەتوانم ناوی خۆمان نەک بڵین دەستەی داکۆکی کار توانم ناوی خۆمان وا بشوێنە بەوەی دەستەیەکی خەمخۆر و بە ئەمەک و فریاد ڕستی هەرێمی کوردستان لەبەرەوە کە ئەم کۆمەڵە بەڵێ نوێنەرایەتی گشتیەکەین تەنها ئەم کۆمەڵە نین زۆر زۆری ترە بەڵام بەناوەکان نەڵێن نەبێ بە بانگەشێ بۆیان بەڵام کە کۆبوونەوەیە بڕیارماندا لەسەر ئەوەی کە بۆ ئەوەی ئەو ڕێکاری یاسایە جێبەجێ بکرێ کە چەندە داوامان کردووە با نەبێ بەوەی کە وەکو شەژمانێک بوو خەریکی داڕشتنی یاسای گەڕانەوەی پاشەکەوتی موچە و پلە بەرزبوونەوە ئەم بابەتە شتانە بووین بەڵام زۆر بەداخەوە لێمان دزرا بۆی کەیسەکە لە بەغا بدۆڕێنن ئەوە لە کاتی پێویستە باسیەکەین و ڕوونکردنەوە ئەدەین چۆن براو چۆن نەبراو چیان کردو چیان نەکرد کەیسەش ماوە هێشتا ئێوە بەدوایە بچن بەڵێ ئەوە ئیتر ئەم کەیسە لە بەرزترین دەسەڵاتی عێراقەوە ئێستا کە بڕیاری لەسەر بدرێەوە بڕیارەکەش دڵنیایی مادراوە پێ لەلایەن ئەو پارێزەرە بەڕێزەوە کە جێبەجێ ئینشاڵڵا مامۆستا دیارە باسی لێوە کرد کە ئەو مافی دیکە وەکو ئیمتیازاتی مامۆستایان و موچەکانتان و کۆمەڵێک بابەتی دیکە و فەرمانبەران بەگشتی ئەم تانەیەتان تا ئێستا کاری یەکلایی نەبووتەوە بەڵام ئەم تانەی دووهەمتان کە لەسەر پرسی سوتەمەنی و کۆمەڵێک مافی دیکەیە تا چەند ئەگەری ئەوەی هەیە کە تایە براوە بن بەڵێ ئێمە کە هەستاین بە تانەدان لەمەوە با بڵێن ئەم شکاتکردنە لە دادگای فێدراڵی گفتوگۆیەکی زۆرمان لەسەر کرد دراسەیەکی زۆرمان کرد کە نەچینە گۆمێکەوە کە مەلە نەزانین و بخینکەین بچینە گۆمێکەوە کە مەلەوانی فێربوو بێتین و دەرباز بین اینجا گەشت لەو گۆمەیین کە مەلەوانیەکی باش بین بەلەوانێکی باشین و ئەو خەڵکەیشی کە لە گۆمەکەی خەریکە ئاخینکە ئێمە دەرێنین لەبەرەوە گەشتی ناو نەتیجەی کە لە 100% دەرەنجامەکەی بە سوودی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ بۆیە ئێمە ڕۆشتین ئەمتانێمان داوام شکاتەمان کرد و دڵنیاییەکیش دەدەم بە بەڕێستەوە ببینەرانی خۆشەویستیش هەر تەنها ئەمە نیە ئەمام کارە جێبەجێکرێ بەڵام کاری ترمان لە پێشە ئێمە لە سەروی ئەمەوە ئەبێ هەموو مافێکی وڵاتیانی کوردستان هەموو مافخراوێ ئەبێ مافەخراوەکەی بۆ بگەڕێنێتەوە بەڵام پلە پلەیشی بۆکەین بۆ وەڵامی ئەوە بەڵێ دڵنیان کە ئینشاءڵڵا کوردواتەنی براوابین دەکەیسەکەی دوجار ئەم تانەی ئێوە لە بەرژەوەندی مامۆستایان و فەرمانبەرانە و ڕەنگە کار ئاسانیەکیش بێ بە حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆرڕەوە بڕۆنتر دەمەوێت بزانم هیچ پاڵپشتێکی حکوومەتی هەرێمی کوردستانتان هەبوو بۆ تانەیەکی لەم جۆرە نەخێر توانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێ پاڵپشتی مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیان یاریمی کوردستان نەبووە لە هیچ بۆچوونێکی سیاسی و غێری سیاسیە بەڵام ێتر ئەو خەڵکە بە هەوڵی خۆی هەوڵی داواری کە چمکێکی شتێکی بسڕانوە ئەو بۆ خۆی کردوێتی ینا حکوومەت یاریمی کوردستان نەخێت بە هیچ شێوەیە هەتا بە خێوکردنی شخصانەی سەرانی دەسەڵاتی خۆیان بێ بە حیاتی خەریکی خەمی بە خێوکردنی تاکی کوردیان نییە ئەو شخصانەکردنە وای کردووە کە ماوەی 32 ساڵە هەرێمی کوردستان یعنی ئەو داهاتی لە هەرێمی کوردستانایە لە کۆیتان نییە ئەو پارە پیاکردنەوە شت لە ئیماراتان نییە بەڵام لەوێ عەقڵێکی ئیداری ئەی بابەڕێەوە ئیمارات کوێیت قەتەر عەقڵی ئیداری ئەی بابەڕێەوە ئەوە یعنی لە هەموو جیهانە بوون بە وڵاتانەی کە لە سەربازی پێشکەوتەکانن بەڵام چونکە لێرە عەقڵی ئیداری نایبا بەڕێوە ئەم هەموو داهاتە هەیە کۆمەڵە کەسانێک پێی بوون بە ملیارد لێر یعنی ئەگەر بڵێ ملیۆنێ دۆلار لەوانەیە قورس بێ ببوورە قورس بێ بۆ من و تۆ کێکە بەڵام ئەوان بە ملیۆنێ دۆلارە لێن یەک بەزەو چەند کەسە دەوڵەمەند بنیتەوە مامۆستا ئەما کەمە دوا پرسیار لەسەر تانەکەی ئێوە تەنها ئامانجتان هەرزانکردنی نرخی سوتەمەنیە یاخود وەکو ماف و ئیمتیازێک ساڵانە مامۆستایان و فەرمانبەران بەسەر بکرێنەوە بۆ پێدانی سوتەمەنی بێ کە لە ساڵانی ڕابردوو ڕەنگە جۆرێک لە جۆرەکان ئەمە هەبوو بێ لە هەرێمی کوردستاندا ئێمە وەکو ماف و ئیمتیازات بۆ خۆمان نامانێ ئێمە جارێکی ترجوتم ئێمە خۆمان بە خەمخۆری میلەتە زانین و خەمخۆری میلەتین ئێمە ئەمانەوێ ماف
ماف و امتیازات بگەڕێتەوە بۆ هەموو مافخراوێکی هەرێمی کوردستان هەموو تاکێ نەک بە تەنیا بڵین مامۆسایان یا لە قوتابخانەکان یا فەرمانبەران امتیازاتمان پێ بدرێ ئێمە بۆ امتیازات نایکەین ئەگەر بۆ امتیازات مان کردایە دەمێک بوو سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندانەکانەوە 2014 امتیازاتیشانەدا ئەدا پێمان و پلەپۆسیشانەدا پێمان بەڵام پلەپۆسی ئێمە ئەوەیە کە لە خزمەتی هاوڵاتیان یاریمی کوردستان بین پلەپۆسی ئەوەی ئێمە ئەوەیە کە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو تاکێکی کوردی دڵسۆز دانەوێنین پلەپۆسی ئێمە ئەوەیە کە ببینین هەموو تاکێکی کورد لە جیاتیەوەی کە سەیری کەم غەزەبی لێ ببارێ ڕەونەق و پێکەنینی تیانەما بێ ببینم دڵخۆشە کامەرانە کە لە هەرێمێکە ئاژی هەز بە ئەوە بکە بڵێ ئۆخەی کە من هەم نەک بچێ بە خۆی و ماڵ و منداڵەوە ڕێگای مەرگ هەڵبژێرێ کوردستان بەجێبێ لە بڕۆ بۆ ئەوروپا لە سا شەستی دەی دڵنیا بێ کە ئەمرێ لە ئیجا یا ئەگیرێ یا لە سنوورەکانە ئەم هەموو سەر و دو سامانە کە سەر فێگا بۆ ڕێگە سنوورداش دەکرێتەوە بەڵام هەڵە قیناکە یەک تەنها ئومێدێکەیە تخوا بەشم لەو ئومێدەوە لەم سەد ڕێگەی یەک ڕێگەی ماوە بەشم لەو ڕێگەیەوە بگەم بە ئەوروپا یعنی بە مرۆڤایەتی بژیم یعنی وەرە وای لێ بێ میلەتێ ڕابکات لە دەست حکومەتی میلەتەکە ڕابکە کاکە سۆدان ئەڵێن سۆدان وایە ئەڵێن نەیجیریا وایە ئەڵێن تالیبان وایە بانگەشە ناکەم بۆ هیچ کەسێکیان باشە بەڵام تەماشاکەی چخونڕانی و حکومڕانیان زۆر باشترە لێرە ئەوان بە برسێتیش بێ سەرکردەکان بە برسێتیش بێ سوالەکەن بۆ میلەتەکە فەرمووە واردەن مەلیک عەبدوڵڵا چی ناکات بۆ میلەتەکەی کە وڵاتێکی زۆر فەقیرە 20 ئەردەن داهاتی بەقین 20 ئەردەن داهاتی بەقێ داهاتی نیوەی هەرێمی کوردستان لێ دەفەرموو میلەتەکە تۆ نەژێنێ کاتە تانوێت لە ڕێگەی حکوومەتی ناوەندەوە کێشەی مامۆستایان و فەرمانبەران چارەسەر بێ و لە پرسی سوتەمەنیە دوجار ئەمەش سوکیەک دەبێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە نرخی سوتەمەنی لە نێو هەرێمی کوردستانە ڕشکە ئەسیایەکی خۆی بگرێتەوە و ناوەند بەڵێ باسی یەکشت هەیە ئێساوە دوێنە بڕێردراوە ئەو نەوتی خۆرمەلە ئەوەی هینە ئیتر تقریبا 50,000 بەرمیلی ڕۆژانەیە تا 55,000 ئەوە تا ئیتر محکمەی اتحادی بڕیاریدا نابێ لە خۆرمەلەوە ئیتر هینی کار کۆمپانیای کارینیکە ئەوە خۆیان و ئەمەشی کە بۆ قەیوان کە یەتەوە بۆ قەیوان تا ئێستا بەردەوامە بەڵام ئەوانش دەستی بەسەر ئایگیرێ ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستانە ئێستا 100,000 بەرمیل ڕۆژانە ئەفرۆشرێ کەس نازانێ بۆ ئەفرۆشێ بۆ هین ئەوانش شارمودی وەرەگیرێتەوە بۆچی یەکێ بە من بڵێ مامۆستاگیان دەستی خۆش بێ مەگەر حکوومەتی ناوەند فریای میلەتی کورتکەوێ ئەگینا ئەمانە هیچ باشە ئەمە چ ڕووقایی نییەکە هاوڵاتیە گوات پێ بڵێ حکوومەتی ناوەند بافریامان بکەوێ بەڕاستی ئەمە ڕووقایی نییە بۆ دەسەڵاتی کوردی تا ئەم کاتە هەر بە مروەڕی بمێنێتەوە بەڕێز مامۆستا نەجمەدین محەممەد کە بەڕێزیان دەستی داکۆکی کارن لە مامۆستایان و فەرمانبەرانی نەڕازی لە هەرێم زۆر سوپاس بامان دەبن زۆر سوپاس بۆ تۆش.